کاروانی شەهیدانی کوردستان ڕۆژ بەڕۆژ درێژتر دەبێت. عبدالرحمن کوڕێ محەممەد ئاغا دیبۆکرەیەک و بە عبدالرحمن قاسملۆ تێناسکردن لە 22 کانونە یەکەیە ساڵە 1930 لە بەژارێ ورمیە ڕۆژهەڵاتی کوردستانی دایک بووە. خواندنا خۆیان سەرەتایی و ناوەندی و ئامادەی لوی باژاری بداوی ئانیە بە مەبەستە بەردەوامیدان بە خواندنێ دە ساڵە 1940دا بەرەو پاریسا پایتەختە فەرەنسا بڕێکەت و لوێ دەرێژی تەڤلی دنیا سیاسەتێ بوو. پشتێک و دە ساڵە 1940 تەقە لە شاهێ ئێرانی هاتە کرنج عالیێ ناسرێ فەخرانی بە وژبەرک و عبدالرحمن قاسملۆ دڵخۆشیاخوا بوێ بویەرێ داخویاکردن نەچار بوو پاریسا پایتەختە فەرەنسا بجە بهێلێ و بەرەو باژارێ پراگێ پایتەختە وڵاتی چیکۆسلاڤاکیا بڕێ بکەوێ. عبدالرحمن قاسملۆ لەگەر بزاوە ڕزگاری خوازە ئێرانێ یاوی سەردەمی بەشداری دەچەندین چالاکێن سیاسی دەکرد. وژبەرک و فەرەنسا و ئێران هە پەیمان بوون عبدالرحمن قاسملۆ نەچار بووک و فەرەنسا بجە بهێلێ و لە وڵاتی چیکۆسلۆڤاکیا بجە ببێ. پشتێک و عبدالرحمن قاسملۆ گەشتە باژارێ پراگ دەست بە خوێندنێ کرد تا دە ساڵە 1952دا باوەڕنامەیە بەکەلۆریۆس لە زانستن ئابووریە سیاسیدا لە زانینگەها پراگ بەدەستوە ئانی. و دەماک و دکتۆر محەممەد مصدق لە ئێرانی حکوومەتەکە نیشتیمانی دە ساڵن 1951 و 1953 پێک ئانی. عبدالرحمن قاسملۆ دەفش خوێندنە بلند بەرداو بەرەو ئێرانێوە بڕێکەت داک و بەردەوامیە بەکارێ سیاسی بدێ. دە ساڵە 1953 یەکەم ئەرکێ حەزبی بە عبدالرحمن قاسملۆ هاتە سپارتن و دەما بوو بەرپرسێ پەیوەندیان هەردوو ڕێکخراوێن تودەی ئێران و حیزبە دیموکراتە کوردستان ئێران. بژەبار خەبات و چالاکیاوی چاوێ دەستگەها ساواکی چوونە سەر عبدالرحمن قاسملۆ. دە ساڵە 1950 ئێران بەجە هەشت و بەرەو عێراقێ بڕێکەت و پشتێک و دو ساڵان دە عێراقێ ما بە سەدەما ناکۆکیên سیاسی لەگەڵ ئەحمەد تەوفیقی سکرتێرێ حیزباوی عێراق بەجە هەشت و جارێکە دن ڤەگەرها چیکۆسلۆڤاکیا و پشتێک و ڤەگەرها چیکۆسلۆڤاکیا بەردەوام بە خوێندنە بلندا و دە ساڵە 1962دا باوەڕنامەیە دکتۆرا لەسەر زانستە ئابووریە سیاسی لە بەشێ ئابووری لە زانینگەها پراگ وەرگرت. دە کۆنفرانسێ سێیە حیزبە دیموکراتە کوردستان ئێراندا و لە ساڵە 1970 هاتە ئەنجامدان لە باژارێ کوێ هەرێما کوردستانێ. عبدالرحمن قاسملۆ بەشداری دەوی کۆنفرانسیدا کرد و وەکە ئەندامێ کۆمیتە ناوەندی هاتە هەڵبژاردن و پشتی دەرباسبوونە دو ساڵان لە ساڵە 1973 عبدالرحمن قاسملۆ بە بەهترا دەنگ وەکە سکرتێرێ گشتی حیزبە دیموکراتە کوردستان ئێران هاتە هەڵبژاردن دە پۆستە خۆدەما تاکو لە ڕێکەفتە 13 تەمووزە ساڵە 1970 لە باژارێ ڤیەنا پایتەختە نێمسە هاتە شەهیدکردن. بە شەهیدکردنە قاسملۆ بزاوە ڕزگاری خوازە کورد شۆڕەشگێر و سیاسەتمەدار و سەرکردەیەکی دیار ژەدەستدا.